کاژێر چواری ئەمڕۆ ژنێکی تەمەن 21 ساڵ لەلایەن مێردەکەیەوە لە خانوویەکە لە باداوە لە هەولێر بە گولە کوژرا. کاتێک زەهرای تەمەن 21 ساڵان کە خاوەنی 3 منداڵە لە ماڵەوە لەگەڵ دایک و براکەی دانیشتووە، مێردەکەی هێرشی کردوتە سەر ماڵەکەیان و خێزانەکەی خۆی کوشتووە. دایک و براکەی زارا بۆ ڕوودا و قسەیان کردووە، دەڵێن لە ماوەی 8 ساڵی ژیانی هاوبەشیان هەمیشە کێشەیان بووە. لە پێش سەری ساڵەوە ژنەکە چۆتەوە لای ماڵ باوکی، ئەمڕۆ مێردەکەی چۆ کوشتوێتی. هەر ساڵە هەر لێ دەدا کابرا نەفسیەتی تەواو نەبوو، لێ دەدا بە قسەی خزم و کەسی دەکرد. لە پێشی سەری ساڵە و لەکنمان بوو، ئەو جارە گوتیان تەلاقی دەدەین، ئەمە نایبینەوە. دوایە تقریبا 2-3 ڕۆژ پێشی نەورۆزێ هێرشیان کردە سەرمان، چەکدارەشی زۆر بوون. ئەمەش لە ترسی خۆمان کەی کێشەچی و هاڕوونەدا بردمانە داڵدەی ئافرەتان سەمتەری قەڵا لەوێن دەرماندانە تا ڕۆژ یەکشەمەی چوین هینامانە دەرێ، گوتمان ئەوان چ هاتن دانیشتن، گوتیان ئەمە بە سولحی عەشایر تەلاقی دەدەین، پەنجەمۆری شیرۆ ناکەین کە ئەمە یعنی هیچ شتێکی لەو ژنەی نەکەین، ناشی بینەوە. مێردەکەشی دەیگۆ دەبی ئەتو بێەوە هاشا لە خزم و کەست بکەی دەدبەمەوە لەسەرەوەی ترانی کێشەی مێردەکەی و بووکە نەیویست کچەکەت لێ جیابێتەوە یان چی هۆکاری کوشتنەکە یعنی بۆچی هۆکارەکەی برایەکانی بوون، برایەکانی دەیان گۆت ژن زۆر زیز دەبیتن، لەبەروەی زیز دەبی تو ناتانی هیچ شتێکی بلێ هیچ قسەچی بکەی دەبی بیکوژی بە قسەی برایەکە تووشی ڕۆژە لەوێن دەروەی گۆگۆتیم دەسەڵاتم نییە برایەکان دەرێن یان ئەمە توی دەکوژین یان دەبێت تو ژنەکەت بکوژی. لە داڵدەی بە هەتا مانگەچ ئەوڕۆ هاتەوە مێردەکەی هات لە دەرکەیدا داگم گاسکردن لە ژۆرە پارمدا بوو، گوتی ئەستە کوڕم دەرکەی هەیدەراتی وەڵا لە دەکەی گوتی کوی باش گوتی سەلامەلی زارە لێرەیە گوتم نەخیر، گوتی با لێرکوان ڕاست بە ژۆرێکت هاتە ژۆرێتەوە شاغڕفەی منی کرد کەس لێنێ داکم لێرکوانم گوت چ دەوێت لۆ هاتی ژۆرێ پارش بەداکمەوە تە بێرکوان لەگە داکەم وەڵا شەقش لە داکمدا. دوایە چۆ ژۆرە خوشکەکەمی دی لە داکمیدا منیش پێم ناخۆش بوو لێم داوە، هیچ دوای چۆ دەرێ کلاشکۆفینە خۆشکم دیارە لێرکوانە بۆ جەیەکە شریارە لە پەنجەرە لێدا گولە لێدا بدەیەم گولێ تاپڕێە.